پشکنینی پۆزیتیڤی سەرۆک بایدن تەنها 2 ڕۆژ دوای ئەوە هات کە پەناڵێکی CDC بە کۆیدن پێشنیاری ڤاکسینێکی نوێیان لە کۆمپانیای بەرهەمهێنەری نۆڤاڤاکس کرد. ئەو ڤاکسینە جیاوازە لە شێوازی mRNA کە بە شێوەیەکی بەرفراوان بە درێژایی پەتاکە بەردەست بووە بە پێچەوانەی دەرزی لێدانی کەرەستەیەکە بۆ فێرکردنی خانەکانمان کە چۆن وەڵامی بەرگری دروست دەکەن. نۆڤاڤاکس دەرزیەکی ڕاستەوخۆیە لە خودی پرۆتینەکە. شێوازێکی تەقلیدی ترێکە لە ڤاکسینەکە چونکە mRNA تا ڕادەیەک نوێ و پۆسپۆران هیوادارن پاڵنەرێک بێت بۆ ئەو کەسانی کە دوودڵن لە ڤاکسینەکە بۆی قۆڵەکانیان بۆ لێدانی ڤاکسین هەڵبکەن. پشکنینی پۆزیتیڤی سەرۆک بایدن لە کاتێکدایە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوبوونەوەی ئاوڵەی مەیمونی بە حاڵەتێکی لە ناکاوی تەندروستی جیهانی ڕادەگەیەنێت. بەرپرسانی کۆشکی سپی دەڵێن بەڕێوەبەرایەتی بایدن بیر لە ڕاگەیاندنی بارینە ئاسایی تەندروستی گشتی دەکاتەوە بۆ بەڕەنگاربوونەوەی بڵاوبوونەوەی ئاوڵەی مەیمون لەگەڵ ئەوەشدا هیچ بڕیارێکی کۆتایی نەدراوە. بۆ راپۆرتی ئاراش ئارابسادی، شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. جبر الروشة نخوش او دستنگی زاروکن پنابرن عفرین لکامپی شهبانه 4 دبن کار بکن گلک جارانجی وان کاران دکن کوجشیانا وان مزنترن بامیر دنگی امریکا لور نوروز رشو افراپورت گهاندیه. دورپێچێ و ڕەوشە ئابووری یا ئالۆ زۆر و زەحمەتیên ژیانە دەربدەرن عفرینی لە پەناگەها شەهبا زێدەکردنە. سلێمان زارۆکێکی 14 ساڵیە تەوی ماڵباتا خۆیا دەربدەر لە کامپێ دژی ji bo alîkariya malbata xwe ew kar dike di demsala havînê de ew belîla an ku garisê kelandî hazir dike û di nava kampê de difrûşe û bi qezenca hindik qayîl dibe. Sûriyê de bî mixwe تجدفرو در ذكر مكتب باردو مساكر تمي حولي ما أنا دبي نوبي لكن من نا كاس مولي ما دكوري كده نا دار كده أبي بلله دفروشام خبيت عيشهم خرا خلاص دكم خرا منفوش دفروت مخرا أو غادر بنات دفروت خرا بوزع دفروت جفستوني جيت كورنوبي خرا تين مول داردن دایکا سلێمین dibêje ji dema ku Tirkiye destdaniye ser Efrînê de çaranûsa hevjînê wê nediyare lewma xwedîkirina zarokan tenê distûyê wê de maye. Di vê rewşa derbidêrbûnê ya giran da Silêmên xwastiye destekê bide dayika xwe lê ew ji karê wî di temenekî biçûk da bêzar e ku dixwast ew xandina xwe dewam bike û dev ji dibistanê bernede. يعني هو بلي لا دفرش بلي مول نوت عيشاندن 4 تنه كلفت نقولويا بيچودر نور تام گرم و هم بعدين بلي دار ذكره كيلو ب 6,500 وموست جوان اليوم جدي كره بيچودر نو دو پوپره بي دخت زنه يعني اوي چودر تو زنه چويا بشاوته او به لوگجي خاشمه يعني دابور پر چاتن ده پراوا زحمته حتی هم خود دگیدیم بیاوی یعنی هم کنم هم دخوزم بگرم مالی خواه سر خو ولوتی خواه سلێمان ne tenê ji cihwarên xwe li Efrînê dûr ketiye li derbidêrbûnê û dibin çadırê de bi temenê xwe yê biçûk ji lîsk û xwendinê jî dûr ketiye. Ji bo rûbirûbûna şert û merjên jiyanê yên zehmet kedê dide ne ku pereyan qezenc bike lê ji bo destê alîkariyê bide dayîk û di xuşkên xwe. نوروز راشو دنگی ئەمریکا شەهبا. پاپا فرانسیس ڕۆژی دووشەمە لە کەنەدا داوای لێبوردنی لە کەنەدیە ڕەسەنەکان کرد بەهۆی ڕۆڵی کلێسا لەو خوێندنگایانەی کە تیایدا دەستدرێژی کرا بۆ سەر منداڵان ڕەسەنەکان و گوتی برەودان بە کللتوری چەسپێنراوی زۆرە ملێ هەڵەیەکی بەدکاری و کارە ساتاویە.
پاپا فرانسیس لەگەڵ گروپێک لە کەنەدایی ڕەسەنەکان لە کڵێسای ئەدمنتۆن کۆبەوە و ئاماژەی بەوە کرد کە تێگەیشت بوو کە داوای لێبوردنەکەی پێشووتری ڕەنگە بەز نەبوو بێت لە کاتێکدا لە شوێنێکی نزیک لە دوو خوێندنگای پێشەوە لە مارکاکیس ئالبێرتا قسەی کرد. پاپا فرانسیس گوتی داوای لێبوردن دەکات بەهۆی پشتیوانی کریستیانەکان لە بەکارهێنانی عەقلیەتی دەست بەسەرداگرتن بە گشتی و داوای کرد لێکۆڵینەوەی جددی بکرێت و هاوکاری قوربانیەکان و نەوەکانیان بکرێت. ئەو گوتیشی بە ئاشکرا و بە شەرمەوە لە دڵەوە دەپارێتەوە بۆ بەخشین لەو بەدکاریانەی لەلایەن زۆرێک لە کریستیانەکانەوە دژ بە خەڵکی ڕەسەن ئەنجام درراوە. 215 ساڵن نێڤبەرە 1970 و 1996 دا پتر ji 150,000 zarokên civakên gelê resenê Kenedî ji malbatên wan hatibûn cudakirin û di xwendingehên Katolîkan da hatibûn danîn. Gelek ji wanan rastî birsê lêxistinê û zêdegaviyên seksî jî dibûn. Komisyona rastî û li hev hatinê ya Kanada ew tawan bi jenosayda keltûrî binav kir. Berî çend salan jî gorên geleka ji wana hatin vedîtin. Niha mezna oldarê Katolîkan Papa Francis pênasînê bi wê tawanê dike û daxwaza lêxweşbûnê ji xelkê resen û xwediyê wan zarokan dikan. Ev çi watayê dide? Bi mera çeto wanî serokê mala Kurdî li Toronto kekê çeto dem baş pisyara me yekê ew e yan jî berî pisyara xwan bikin zanyariyên pitir te hene li ser vê dîroka tehelt û bi bînerên me re hevpar bikî berî em pisyara giringiya vê daxwaza lêbirînê bikin ya pap? Dem baş ji were hemiyan jî karmendê were jî ev serdane bi xwe pap jî navê wî de nayê serdana tövbekirin. Tövbekirina bo tawanekî genosaydê kulturî jî radibêjin li Kanada. Çünkü ew zarokanê hemî cida kirbûn birbûne van cihan da ji malbata xwe cida kirbûn ji ber ku ziman û çandê gelê bingecihê Kanada beqetin jî kulturê xwe. Belê başa çendê giring e ku pap daxwaza lêborînê bike ji xelkê resenê Kanada û erê piştî daxwaza lêborînê wê çi çêbe? Belê tevî ew lêbordinê pap wekî lîderê mezintirîn olê dinyayê û gelê bêdesthilattirîn gelê dinyayê wateyekî pir mezin heye. Ev jî ku xuya dikir ku kenîse tawanbar e û ne bi tenê kenîse devletê Kanada jî vê demê da tawanbar bû çünkü li aliyê darayî pêşgiriya van mekteban dikir. Yani pêşgiriya kenîseyê dikir li hêlê darayî da û ew mektebine vêne vekirin û ew tawananê nav da bû çêkirin. Lêbordina pap we dike hikûmetê Kanada nehe dawa lêbordin serî vê gelê bingecihê Kanada. Ew jî piştî wî dosyeyê din de vê vekirin. Hêşta gelek jî heye nehatiye vekirin. Ebristanê Konkujî hene li cihê cudayê Kanada nehatiye vekirin. Niha ev ya ser hikûmetê Kanada ferz dike ku wana jî bê orda lêkolîn. Başa yani eger hikûmeta Kanadî bêtûn û daxwaza lêborînê bikatin ew jî lê gelê Kanadî wê dikin xetayê xwe yan bi tenê xetayê kenîseyê? Bêguman xetaya hikûmetê Kanadî ye çünkü ne bi tenê kenîse çünkü hikûmetê Kanada vê demê da wekî min got aliyê darayî aliyê malî piştgirî van kenîsan dike vekirina van cihan dike. Gelê Kanadî bi burekekê çetin ez behsê gelê Kanadî dikim ez zanim te got ku hikûmeta Kanadî xwe berpirsiyar dibîne. Lê gelê Kanadî Kanadiyê giştî xelkê Kanadayê giştî. Belê. Yani kenîseyê tawanbar dike yan ew jî dibînin xetayê wan jî têde ye. Ev ê ku girêdayê vî kenîseyê dana gelek nerahet. Ew însanê ku Katolîk lavêjin li Kanada ew jî piranîne rastî li Kanada. Gelek xwe şermezar dibînin hemberê wan tawanan û tişkî hatina pop û daxwazê lêbordin ji wî re tişkî ew birîne sarêj kir kêm ne pir. Wekî din ev ê xelkê Katolîk em me bîstiya gelek cihan da hest bi şermezarî dikin. Ew tawana bi dest kenîseyê wan hatî. Kekê çeto pisyara dawî rêxistiya we mala Kurd li Toronto û li Kanada çi dibêje? Baweriya wê çi ye li ser vê
پێشهاتی و چاوا پەیوەندیدار دەکە بە پێشهاتین یان ڕوودانین نەخۆشین بەسەری کوردان تین. بله ام وکی مالا کرد گیریده ام اکر باشه گل بینگه هنه گل بینگه جیهی کنده و اردم ام دانستان دانه سر به مسئله ده چونکه ام کردن ام دزانن واقعی جنسای چیه پر حاکیه سر مده لما خوابن ام وکی کرد کس دوا لبردن لما ناکن طایبتی دوا لبردن لگلی ام ازدی ناکن یه لین لیدر قول مسلمانان ام دخوازن ام وکی دریک بکری بد او نامه بوانجی بچید روزک دخوازیه لبردن بری هر کسی لملت امی ازدیب کن و حق از قتل عام ازدیان کرن او جی لبنیرن فوق شاوان هات بر لبردن خاصی گله بینگجی کنده او جی او نمونه ببینن وجدانی وام شک بهجد او جی دوا لبردن کن لگله می چاتو وانی سروکی مالا کورد لتورنتو کەنەدا ئەم گەلکی سوپاسیەتت کرد. ئێران ڕادەگەێنێت کە پەلە ناکرێت لە ڕێککەوتنێکی وەک دەڵێت خێرا بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنە ئەتۆمێکە لەرزۆکەکەی ساڵی 2015 لەگەڵ زلهێزانی جیهاندا لە کاتێکدا دانوستانەکان بە چەقبەستووی ماونەتەوە. گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ناسر کەنعانی لە کۆنفرانسی هەفتانەیدا گوتی وڵاتانی ڕۆژئاوا دەیانەوێت ئێران بڕیارێکی خێرا بدات پێداگری لەسەر ئەوە دەکەن کاتەکە سنووردارە و دەبێت ئێران بەپەلە وەڵام بداتەوە. گوتیشی کۆماری ئیسلامی بەرژەوەندیە بنچینەیەکانی خۆی ناکات بە قوربانی لە پرۆسەیەکی خێرادا کە خراوەتە ژێر فشارێکی دەرونی و چاوەڕوانیەکی یەکلایەنە. بەڵام ئەگەر ئەمریکا کارێکی کاریگەر و پۆزیتیڤانە بکات ئەوە ڕێککەوتن نزیکە. ڕۆژی پێنجشەمە گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا نێت پرایس گوتی بەوە ناچێت ئێران بڕیارێکی سیاسی پێویستی دابێت بۆ گەیشتن بە گەڕانەوەی هاوبەش بۆ ڕێککەوتنەکە. ئەندامین جڤاتە ئەولەکاریانەتەوەی نێگرتی بتوندی عێریشا لەسەر پارێزگەها دهۆکی لە بیستی vê mehê şermezar dike di wê êrişê de neh medenî hatin kuştin zarok di nav wan de bûn. Endamên Encûmenê Ewlehiyê xem û hevsûziya xwe ji bo malbatên qurbaniyan û hikûmetên Iraq û ya Herêma Kurdistana Iraqê diyar kiriye û piştevaniya xwe ji lêkolînekê re diyar dike û daxwaz ji tevaya welatan dike hevkariyê bi hikûmeta Iraqê re bikin ji bo lêkolînê. Encûmenê Ewlekariya Netewê Nêgirtî piştevaniya xwe ji bo serxwebûn, serwerî, yekêtî û geşekirina Iraqê û proseyê wê yê demokrasî jî dike. بەرپرسانی کوردستانی عێراق ڕادەگەێنن ڕۆژی دووشەمە چەند موشکێک گیراوەتە کێڵگەی غازی کۆرمۆر لە پارێزگای سلێمانی بەڵام هیچ زانیاریەکان لەسەر زیانی گیانی نەداوە. ئەمەش یەکێک بوو لەو چەند هێرشەی کە لە چەند هەفتەی ڕابردوودا بۆ سەر ناوچەکە کراوە کە هیچ کامیان لەلایەن هیچ کەس و گروپێکەوە بەرپرسیارەتی نەگیراوەتە ئەستۆ. کار بەدەستێکی خۆجێیی وە گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانیش هێرشەکەیان پشت ڕاست کردوتەوە. هەر لە عێراق دەمێنینەوە و بەپێی هەواڵەکان چوارچێوەی هەماهەنگی ڕێککەوتنیان لەسەر دانانی محەممەد شیاع سوودانی بۆ پۆستی سەرۆگۆزیرانی وڵاتەکە ڕێککەوتون بۆ زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشاد سەرەتا دەمەوێت ئەوەمان پێ بڵێ ئەم دەستنیشانکردنە چۆنە و ئایا محەممەد شیاع سوودانی خۆی هیچ کوتلەیەکی هەیە؟ بەڵێ دیارە محەممەد شیاع سوودانی یەکێکە لەو کەسایەتیە شیعانینی و چوارچەوەی هەماهەنگی کە پێشتر چەند جارێک هەم وەزیر بووە هەم بە وەکالەت وەزارەتی تری عێراقی بەڕێوە بردووە. بەڵام بەپێی ئەو زانیارانەی کە دەست ئێمە کەوتووە دوجار کە هێزە شیعەکان لەسەر کاندیدی پۆستی سەرۆکۆزیران ڕێک نەکەوتون لەلایەن ئێرانەوە هۆشداریان پێدراوە گەر کات لەمە زیاتر بڕوە یاخود دۆخەکە دوا بکەوێ ئەو کات ناچار جارێکی تر لە عێراق هەڵبژاردن ئەنجامەدرێتەوە. بۆیە شیعەکان سەرجەم هەموو ئەوانەی کە خاوەنی کوتلەی بەهێز و کەسایەتی دیار بوون و پێشتر چاویان لەسەر پۆستی سەرۆکۆزیرانی عێراق بوو لەوانە مالکی لەوانە عەبادی هەموو ئەمانیان بەلانە دوجار لەسەر محەممەد شیاع سوودانی ڕێککەوتن. محەممەد شیاع سوودانی کەسایەتێکی نێو چوارچێوەی هەماهەنگیە خۆی خاوەنی کوتلەیەکی گەورەی بەهێز نییە بەڵکو بەپێی زانیاریەکان خۆی تەنها لە نێو کوتلەکەیدا دەرچووە. بەڵام دوای ئەوەی کە با بڵێن کوتلەی سەدری کشاوەتەوە دوو کەسی تر لە با بڵێن کوتلەکەی هاتوونەتە سەرەوە بوون بە پەرلەمانتاری عێراق. بەڵام منەوێ ئاماژە بۆ بکەم کە لە عێراقا پێچەوانەی هەموو وڵاتانی جیهان کە
کەسایەتی بەهێز و خاوەن کوتلەی گەورە و براوە حکوومەت تەشکیلەکە بەڵام ئەوە ماوەی چەند ساڵێکە چی محەممەد شایع سوودانی چی مستەفا کازمی چی حەیدەر عەبادی چی عادل عەبدولمەهدی هەموو ئەمانە هۆکاری هەڵبژاردنیان بۆ بەدانانیان بە سەرۆکۆزیرانی عێراقەوە بووە کە کوتلەی بەهێزیان نەبووە و دوجار لەسەر ئەمانە ڕێککەوتون واتە هێزە گەورەکان لەنێو خۆیانیان ڕێک ناکەون و دوجار دێنە سەرەوەی کە لەسەر خەڵکانی با بڵێن پێگەلاواز لە عێراقا یاخود خەڵکانێکە کوتلەی بەهێزیان نییە ڕێکەکەون ڕەنگەوە کارێکی ئەمەش بێ ئەوان لەنێو خۆیانە منافسەیانە نەیانەوێت کاندیدی بەهێز هەبێ بۆ ئەوەی ملوانی یەکتری بکەن. بەڵێ باشە دڵشاد ئەی کێشەی کوردەکان بەچی گەیشت لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق ئایا یەکێتی و پارتی لەسەر ئەوە ڕێککەوتون لەسەر کاندیدی هاوبەشیان؟ من تا چەند ساتێک پێشەوەی بێمە نێو بەرنامەکەەوە قسم لەگەڵ هەم یەکێتی وەم پارتیشدا کرد تاکو ئێستا یەکێتی و پارتی ڕێک نەکەوتون لەسەر دیاریکردنی کاندیدێک بۆ سەرۆک کۆماری عێراق تا ئەم دقەیە باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی پێداگیریە کات لەسەر کاندیدکردنەوەی بەرهەم ساڵح و پارتی دیموکراتی کوردستانیش بە هەموو شێوەیەک کاندیدکردنەوەی بەرهەم ساڵح ڕەتەکاتەوە و بە پێی زانیاریەکان لەو لاشەوە لەتیف ڕەشید هاوڵزاوی جلال تاڵەبانی سکرتێری کۆچکردوی یەکێتی هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆی ببێتە کاندیدی هاوبەشی یەکێتی و پارتی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق و لەگەڵ پارتی و هێزەکانی نێو چوارچەوەی هەماهەنگیشدا گفتوگۆی کردووە تا ببێتە کاندیدێکی هاوبەش بۆیە کاتێکی کەم بەدەست پارتی و یەکێتیەوە ماوە پارتی بە هیچ شێوەیەک ڕازی نەبووە کە بەرهەم ساڵح کاندید کردەوە پێشنیاری کردووە کە ئەم مەسەلەیە ببرێتە نێو پەرلەمانی عێراق یاخود ڕێککەوتن بکرێت لەسەر کاندیدێکی تر دیارە پارتی مەبەستیان لەتیف ڕەشیدە بەڵام تاکو ئێستا ئەمە ڕووی نەداوە بۆیە کاتێکی کەم لە بەردەست یەکێتی و پارتی داماوە بۆ ڕێککەوتن بەڵام تا ئەم ساتانە هەردوو لایەن پێداگرن لەسەر خواستەکانی خۆیان ئەگەر ڕێککەوتن هەبێت لەم کاتەکەمەی کەماوە لە بەردەستیانە ئەوە ڕێکەکەون لەسەر کاندیدێکی تر بەڵام ئەگەر ڕێک نەکەون بە پێی زانیاریەکانی ئێمە ملوانیەکە برێتە نێو پەرلەمانی عێراقەوە و پارتیش مقاتعی هەڵبژاردنەکە و ناچێتە نێو هەڵبژاردنەکەەوە و کاندیدی خۆشی ناخاتە نێو ملوانیەکەەوە و بەشداری هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق لە نێو پەرلەمانە ناکات ئەمە دو هەڵوێستی پارتی ئەگەر ڕێک نەکەون. بەڵێ سپاس دڵشاد زۆر سپاس بێت. بەێ هەروپەیمانە لوزان کو پەیمانێکا دیرروکی بوو و ببوو سەدەمێ کو ئاردە عێراقی دابەش بدا دکەوا 100 ساڵان ینی 9 ساڵ دەرماز دەبوون وی باژاری سوئیسرایی کۆنفرانسێک بەڵێ دەخی لەمەش بەشێکە لە بابەتەکانی ئەمڕۆمان کە پاش ئەم ناوبڕە پێشکەشتانی دەکەین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پەیماننامەی لۆزان لە دوای یەکەم جەنگی جیهانی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گۆڕی و سەپاندیشی بەپێی ئەو نەخشە نوێی لۆزان کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نەک هەر نەبوو خاوەنی دەوڵەت بەڵکو دابەشکرا کورد لەو وڵاتانەی دابەشکرابوون بەسەریدا دەستیان کرد بە بەرگری لە خۆکردن لە پێناو مانەوەدا و 99 ساڵیش دوای لۆزان ئەو بەرگری لە خۆکردنە بەردەوامە. ئەم ساڵ کورد لەو هۆڵەدا کە پەیماننامەی لۆزانی تێدا مۆرکرا کۆنفرانسێکی گەورەیان کرد بە بەشداری گەلێک لایەن و کەسایەتی ناسرا و یەکێک لەوانە دکتۆر تەها ڕەسوول ڕۆشنبیر و کەسایەتی ناسراوی کوردە و ئێستاش لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر تەها سپاس بۆ ئامادەبوونت و ئەگەر دەکرێت بە کورتی پێمان بڵیت بەرەنجامی ئەم کۆنفرانسە چییە و چ کاریگەریەکشی دەبێت؟ باز بۆ جەنابتان کۆنگرەی لۆزان وەکو جەنابتان هێناتان 93 ساڵ و 3 ڕۆژ ئەمڕۆ بەسەر ئەو پەیمانە شومان تێب دەپەڕێت کە وڵاتە زلهێزەکانی وەک بەریتانیا، ئینگلیز، یۆنان ئیمزایان کرد و چەند دەوڵەتێکی تریش پشگیریان کرد. ئەو ڕۆژە کە ئیمزاکە کراواتە دەستکراوە بن بۆ ئەو گەلانەی کە لەو ناوچەوە دێن. گەلی کورد گەورەترین بەشی ناحەزی و زۆرداری و چۆسانەوە و پێکدادانی بەر. بەڵێ باشە دکتۆر لەگەڵ تێپەڕبوونی 99 ساڵدا بەسەر ئەم پەیماننامەیە کورد ئێستا لەکوێی هاوکێشە سیاسی جیهانیەکانە؟ کورد ئەمڕۆ معادلەیەکی بەهێزە. کورد ئەمڕۆ قۆناغێکی وای بڕیوە لە پەراوێزەوە بەرەو قوڵایی مێژوو بکەوێتە ڕێ. ئەمڕۆ ئێمە ئەو سەروەریە تۆمارەکەین
کە خەوی و حەزی هەزارەها و ملیۆنها شەهید و قوربانیدان بە سەرکردایەتی شێخ سەعیدی پیران کە یەکەم شۆڕشی ئەو خۆلاغی دەست پێ کرد بۆ سەید ڕەزا و بۆ قازی محەممەد و شۆڕ ژێرانی سەرکردەکانی ترمان ئەو خۆلاغە پێش ئاسوەیە بەدی دەکرێت کە کورد ئیتر بەرەو خۆرهەڵات بەرەو خۆرهەڵات بەرەو ئازادی بەرەو یەکسانی هەنگاو دەنێت. بەڵێ دکتۆر لەو کۆنفرانسەی کە خۆت لەوێ ئامادە بووی دەمەوێت بزانم زیاتر تیش خرایە سەر چی باسی چی کرا؟ لەوێانە خۆشبەختانە هەموو یەک دەنگ یەک ڕنگ یەک دەستا بڕیاری ئەوماندا کە کۆتایی بێنین بە خیانەت چونکە مێژوویەکی زۆری کورد مێژووی پاشخۆڵ و خیانەت بووە یەکێتی نەتەوەی دروست بێ هەمومان بە یەک دەنگ بە یەک ئەڵە پێشوازی بکەین یا سەردانی هەموو سەرکردەکان و هەموو وڵاتە زیندەکانی یان بکەین کە بڵێ میلەتێک کە 100 ساڵ پێش ئێستا 6 ملیۆن و ئێستا 60 ملیۆنە وەکو هەنار ئێمەیان بە چۆن ئەلکێشی بەدیوارێکە ئاوا پەرتەوازی هەموو جیهان بووی لەبەر ئەوە پێویستە ئەم میلەتە شایستەی خۆی بێت چونکە خەباتەکەی ڕەوایە کۆشەکەی حەقا بۆیە پێویستە ئەم میلەتە جێگەی خۆی بگرێتە ناو قوڵایی مێژووە وە سەروەریەک وەک سەروەریەکانی پێشوو کۆمارکە بۆ مرۆڤ بەڵێ باشە دکتۆر دەمەوێت بزانم بەڕای جەنابەت هیچ زەمینەیەک هەیە بۆ ئەو یەکێتیەی کە باسیەکەیت؟ بەڵێ خۆشبەختانە زەمینە هەیە ئەگەر جەنابتان لەناو ئەو کۆبوونەوەی لۆزان بوونایە هەست دەکرد کە ئەو مرۆڤە قارەمانە کوردە سەربەرزانە لە ئیسلام و عەلەی و شەبەک و یەزید و مەندایی و ئەوانەی هەمومان ئەوی حەزەتی محەممەد و حەزەتی موسا و عیسامان دەهێنن کە بریتیە لە پەیامی ئاشی یەکسانی کوردایەتی کە هەمومان بە یەک دەنگ هەنگاومان ئەنا بەرەو ئەوەی کەوا بە کوردستانێکی ئازاد سەر بەخۆی یەکتان هەنگاو بنێ ئێمەش لەگەڵ گەرانی ناوچەکە گەرانی دنیا بەرەو سەرفرازی بۆ پێشەوە بڕۆین. بەڵێ دکتۆر لەگەڵ هەموو ئەمانی کە باست کرد پێت وایە کورد زەمینەیەکی ڕەخساندە بێت بۆ خۆی بۆ هەبوونی دەوڵەتێکی کوردی؟ قوربان مەفهومی دەوڵەتی کوردی ئەگەر هەبێت ئێمە بە تاسەوە بە شەوقەوە بەرەو ڕووی بێت چونکە لەو خۆناغەدا درێخیمان نەکرد لە قوربانیدان هەر سەیری کوردستانی باشوور کرد 4500 گوسوتا 32 دانە قەزا و ناحیە هیچ نەما 182,000 کەس ئەنفال کرا 10,000 بەرزانی بە ڕۆژ تەناوچوون ئەم سەروەت و سەعامەت تەنها باشوور ئەگەر سەیری کوردستانی باکوور تۆڵی زیلانەوە بیگرە حتا ئەمڕۆ کۆبانی سەروەت لە قوربانیدان اینجا ئەو قوربانیدانی کە لە ڕۆژهەڵات و لە وڵاتە لە بەشەکانی تری کوردستانە بەدی هاتووە و ئەمڕۆ لە کوردستانی باشوور لە ڕۆژاوای لە کوردستانی ڕۆژاوا سەروەریی گەورە کۆمارە ئەفان هەمووی ئەمان پێشمەرگە بوون لە کۆبانی ئەمڕۆ خۆش وڵاتانی دنیا اعتراف بەوە دەکەن کە فعلەن میلەتی کورد میلەتێکی خارەمان و سەربەرزە دەبێ هەر بەر سەربەرزی بشی. بەڵێ دکتۆر تەها ڕەسوول زۆر سوپاس دەکەین کە لەگەڵماندا بووی لەم بەرنامەیەدا. بەڵێ فەرموو. ساڵی داهاتوو ساڵی 100 ساڵەیە داوان لە هەموو کوردیەکەم لە هەر کوێیەکی دنیا هەیە ئەگەر نەتوانێت یادی 100 ساڵە وەکو پێویست بکاتەوە بەڵام 100 دانە مەتر بەرەو پێشەوە بڕۆن کەوا ئەمە ڕەمزێک بێ بۆ ئەوەی کەوا ئێمە 100 ساڵ ئەچەرسێنەوە بەڵام 100 ساڵە کۆڵ نادەین بەرەو تێکۆشان و خەبا دەڕۆین هەتاکو ئێمە ژۆکو میلەتانی دنیا سەربەرزی تۆمار بکەین و ئاڵای خۆمان لە کوردستانی خۆمانە ببینین و زۆر سوپاس میشتان. سوپاس بۆ ئامادەبوونت. مەمنونتان سوپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه. خلونا اليوم نفرح
قالك جوابي هنرمندي أرمني نازكن أو إبراهيم كيف ويا حلبت كسنينا آوازي سترانا فلكلوريا كردي أسكافوكم نبيستيا هون أوين شالك لسر السوشيال ميديا جواكي وبيستيا كو ستران بيجا نافدارا سوري أصالة نصري بلي چند روجان نبتني أسكافوكم خستيا ألبوما خويانو بلكو وي همان بيفو آوازين ينكو بعربي بري ونها بيستي جي هنرمند إبراهيم كيفو خستنا وي ألبومي كوي بري چند سالان أو ستران ستريبو لي درهنرن وي برهمي قد نقوت ياك أو كاريكيا بلكو قنجي دايا هنرمندكي جنجي كرت بنافي آري جان چالاك فانن سوشيال ميدا رخنه مزن ل تكرايا ويكاري هنري ديكرون يك جوانا هنرمند ابراهيم كونها راس خارج المانيا بمره كيك ابراهيم ام قالك سباسيات كنت كنتها بمره ترخنا لكي ديجري لاريجان يعني اصاله يعني لكامبانيا كو او كار برهميناي روجا وبخير بي ان شاء الله هردمي وخش بين روج باش بجور بخير وسلامت من بري هر تشتي وسباسيا ودكم جبرقه هون وقت بيجي فيا وخستي جانبك اهتماماتي خي وسباسيا ودكم بري هر تشتي رخنامين طبعا بشكل عام لحرسي آلية هي حرسي آلية بس بشكل كي جلكي جودا لسر مخابن هفالي من آري سرحان هفالي مبو طبعا هفالي منه وهفالي من موسيقى جان يعني بالي آري شغلين بباش زاني وزاني بي أشتكم وأشتناكم وأفسترام بخب مر قلت جار عزف كري ده فيستيفالي سوريدم أو بخور دبر وآريجان بمركار كري يعني أزو آريجان تم بفرق ام دوستنا مفالبون يعني وازبي مفالبون مفالن يعني بالي وقت بيجي الشر النشر نجن جيدنه بس ام جيكي ام الحقيقه يقدرن يعني ام لماذا تقدرن ابي يرتشتي هذا دواء قال لك رخنا من الكومبانيا هي كومبانيا روتانا كومبانيا قال لك محترمه يقول لك باش وقال لك نرمن درخص لي تاريخها قبكري يعني كومباني جي لازم ليكولين بكره ليكولين انه بنا اري مثلا تبعش كرتيني اباكي ابتشي جبو اوجي بالي هلبتا كيك ابراهيم بري بشتي چند روجان كوستراندر كتو او رخنا على السوشيال ميديا لوان هاتي قرتن وان هاتو لسر يوتيوب بناسين بهندي كرياكو سترانا اسكافوكم جي فلكلوري كرديا لي بناسين بهندي نكريا كوتا او شيء عربي لسروي اوازي دادنا وبري چند صالا ستريا كون جبوي باش خوا ونشد بيجن ونرخني يعني ونشجوي كامبانيا روتانا دخوازن يعني واقلي لسوالات وني تومار بكن بخديش يعني بشيم انا يعني بشيم ازهين للجيانم يعني ازهين للجيانم هين استرانا متيغوتين تم التلفزيونات هذه قنوات هذه حتى انا طبعا ارشيفي قناه السوري دي افستران يعني حيشتي وششاده متشيكر او تشيكر بس ده النوت وحيشتاده ده فيستيفالي حري مزن فيستيفالي استرانا السوري كلا حلبي ما تشيكر وبيجي بحضور رسمي يعني عالم قش عزربون قزانن وحياه رجا ايلو موجوده اوستران حيانتي بوتن باشتغاليه هفالي مني هالبستفان عزت حديدي ومن لحن واواز شمتشي باشا وني قال لك جاري ستران تندزين كارين هنري كان ادبي تندزين لي بري دهات البشعات كس نبنها يا صاحنا ما بس مش بسياري او بوني يا قانوني اللي ديجي روتانا تومار بكني عنا والله قافا الروتانا تاليه يعني تشكي لك وحقي ما في منين يجي قشك بي قلي امي از مجبور ما زيتك بم قلي جازي قلي بكم وباي وندي بوانا كريا وباي وندي بوانا الركريا باي وندي بوان كريا من بندا انا جواباني باي وندي دريات دوست وهفال ايج وان ناس دكي براستي مكري والبندا جوابا وانا ازبر البيت شي كنت شي تعديل في موضوعيه شي يعني
بله كاكي ابراهيم يعني درفتا قال كي باش يعني مدخوازن سيرفي برسي كل السوشيال ميديا جواكي دي تي بحث كرنو هركس بحث دكاو بويا بابت وقال كي ماجي يعني خما ماجي بو بتاع بلجيكو ما فتحات يا خوارن اسي فيدارم يعني تشار سري هبا لي دي سانجي اف درفتك ومنها بطرد اخذ كنت شمره بيجي يعني برهمتي بين چنا چل پیشته تشت کی چناکی برهمه منی پیش سسیه مهاته ده مناسبه جونسايدا اس دي انا المانيا ان شاء الله نزيك و اعترافي بجونسايد بك بشكل رسمي يعني بشكل برلماني بشكل رسمي از دعوه كريمه بشكل رسمي ازهر متيد تشالي اشتكي بيجي بتشكي ميوزيكي يعني وسر قريدابونا اف ديروكا تراجيدي كالكي مش دير درباز بو كقصه ارمني قريداي تشاوا بفان جونسايد مي ازديرا بري هر تشتي سيسيه ما هي بشتيوي ورك شوب هي بزاروك نديس مؤسسه اي زي دي بالمانيا قريدايه بشتيوي زهرم اسبانيا بكتي خو غني مير زوره لو دري كونسيرا تشي لكن دي ما هي يعني ما زي ما ماتي اف شغلي مني اي چندرودن بشتي چندرودن بله كاكي ابراهيم يعني يك دبرسات شما يعني تقال كي اتزانمت راسة ناف كردادة ناف زيادة ما ظن بويا استرانتا بتر بكردينا لي شما توصى قريداي وجواكي يعني تش سرد هندي داية تش نبري دوي داية تتعامل من قريداي من كالكي من جي بشتي جونسايدا ارمني جي فرمانا ارمنيا جي حزار وناسد وبتاليا بازداد يعني عمريو حيسالي بو دقيج باكي درابو جيش كردي مي از دي ايجا او خدي كرنو او مزن كرنو حفاظ لسر شخصياوي وعائله ودي سجنه دكون عندن او زوج عندن وحتى زاروكي ويتشيبون زاروكي ويتشيبون ايبايا تزانب بي جابا مرا بفيرا جيب ادبيم مرا لازم جريداي بالفيج باكيرش بالكولتوري وكتيجاني من عادات وتقاليد وقش بجاني مدى يرحب من وفيات تشكيل بديهي طبيعيه يعني هي فيدي كم هرت صعبي او راح اجي هر بمينا او هر سركفتي بهنر من وسترام بيج ابراهيم كيفو جا المانيا بمربو قال كي سباس باز ورس باش كنالي الوري وتصاغبي وهردم ودم سركفتم بجوري ان شاء الله بجيد سباس بجيد تمام زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان لە هەفتەی ڕابردوو لە سنووری قەزای خورمات و شەڕێک لە نێوان کەسێکی کاکەی و تورکمانێکی شیعاینزا ڕوویدا بوو و دواتر کێشەکە گەورە بوو و بەشێک لە سەروسمێڵی کوردەکە لەلایەن هێزێکی سەر بە حەشدی شعبی تراشرا بوو. ئەمەش کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە بەهۆی ئەوەی کاکەیەکان دەڵێن ئەمە سوکایەتی کردنە بە ئاینی تەواوی کاکەیەکان. بۆ زانیاری زیاتر لەسەر بابەتەکە دەچینە لای دکتۆر گۆران کاکەیی کەسایەتی کاکەیەکان لە گەرمیان. دکتۆر گۆران سەرەتا سپاس بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیەمان. دەمەوێت بزانم کێشەکە چۆن ئاوا گەورە بۆتەوە؟ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆم دەرفەتە. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا پێشمەرگەیەک بە ناوی ئەیمەن بە برادری چکە ئەو ئیشی کاسپیەکە جگە لە پێشمەرگایەتی ئیشی کرێکاریەکە بە ناوی برادرایەتی و بە ناوی هاوڕێیەتیوە ئەمان سوکایەتیان بە پێشمەرگە کردووە، سوکایەتیان بە بڵێن کوردستان کردووە و دیارەکە لە ئەو مەقتەع ڤیدۆیە بڵێن ئەو پارچە ڤیدۆیە کە تەسویریان کردووە ئەڵێ ئێوە وەکو ژن ڕاتان کردووە. ئەمیش حتمەن ئەو سوکایەتی پێ ناخۆش بووە، ڕەدیان داوەتەوە و تێتی ئەمیش قسەی خۆی کردووە. ئەوانیش ئەم شتیان بە هەلزانیوە و ئەو تەسویرەیان بردووە بۆ مەفرەزیەکی حەشدی شعبی کە لەو ناوە خۆیان ئیتر ئایا بە ناوی حەشدی شعبیوە تعدایان کردەوە یاخود هەر خۆیان حەشدی شعبی بوونە، چونە ئەو ئەتکەیان بە ئەو پێشمەرگەی کاکەیە کردووە کە سەر و سمێڵیان تاشیوە. ئەگەر
شتەکە شخصی وایە یعنی هەر وەکو هاوڕێتی وایە و لێیاندا بایە و سەریان بشکانایە یاخود هەر پێیان کوشتایە وەکو شەهیدێکیش حساب بکرایە وەکو شتێکی شخصی بوو و سڵحێکی عشایریە کرا بەڵام کە دەستبردن بۆ پیرۆزی و بۆ سمەڵتاشین ئەمە دیارە دەستبردنە بۆ پیرۆزی هەموو کاکەیەکان لە هەموو جیهانە. بەڵێ دکتۆر گۆران باز لەوەش دەکرێت کە پێشمەرگەکەش سوکایەتی بە با بڵێن پیرۆزیەکانی شیعە ئاینزاکان کردووە لەسەر ئەمە ئەڵێن چی؟ آخر بەڕێزم ئەم ئەگەر قسەی پێ نەکردایە و نەیوتە ئێوە پێشمەرگە وەکو ژنڕاتان کردووە لەم دەوروبەرە ئەوش حتمما ئەو ڕنگدانەوەی نەئادایە بەرامبەریان. بەڵێ باشە ئێوە لای خۆتانەوە هیچ سکاڵایەکی یاساییتان تۆمار کردووە؟ ئەو گردبوونەوەی کە ئەو شەوە بڵێن لە کەرکووک ڕوویدا ئەو برادرانەی کە هاتنە سەرجادە و مزاهراتیان کرد و دواتر خەڵکانێک لە کەلار و لە خانەقینەوە و لە باینانە و لە هەڵەبجە و لە هەموو دەبەرەکانی کە ئەو شوێنانی کاکەی تایە لە کەرکووک گردبوونەوە ئەمە وای کرد کە بڵێن هەیەیەک لە حکوومەتی عراقی و لە هەژدی شعبی لەگەڵ نوێنەرانی کاکەی لەگەڵ پیامەقڵان و لەگەڵ ڕابەری تەریقەت و لەگەڵ ڕیشسپی و بنەماڵەی ئەیمەنە دابنیشن گەیشتونەتە یعنی وەکو سڵحێک ئەوش بۆ ماوەی هەفتەیەک ئەو مەفرەزەیە لەگەڵ ئەو تاوانبارە کە لەگەڵ ئەیمەنە ئەو تەسویرەوەی کردووە بدرێتە دەست یا دادگا دادگا ئیشی خۆی بکە و پاشتریش بەڵێ پاشتریش وەکو سڵحی عشایری و وەکو عرف و عاداتی عشایری دابنیشن ئیشی عشایری خۆیان بکەن. بەڵێ باشە ئەگەر لە حاڵەتێکا بەو شێوەیە چارەسەر نەکرێ با بڵین بە ئاشتیانە چارەسەر نەکرێ کێشەکە تا چەندێک مەترسی بۆ سەر پێکاتەیەکی وەکو پێکاتی کاکەیەکان کە پێکاتێکی کەمە لەو ناوچەیە تا چەندێک مەترسی دروستە بێ لە سەریان. ئێمە هەتا ئەتوانین بە ئاشتی و بە تەبایی بە یاسا و بە دادگا ئەگەر هاتوو خوا نەخواستە ناگەیێتە ئەو ڕادێشە بەڵام ئەگەر هاتوو گەیشتە ئەوەی کە ئەوان هیچ حسابێکیان نەکرد و هیچ حسابێکیان بۆ دادگا و بۆ یاسا نەکرد ئەو کاتە وەکو چۆن بە هەزاران گەنجی و پیا و مردی کاکەی هاتنە سەر جادە و مزاهرەیان کرد ئەم جارە خەڵکێکی تر و تەنانەت ئافرەتەکانیشمان و چەکدارانیش خۆیانیان حازر کردووە بۆ ئەوەی حەقی خۆیان بە چەک بسێنن نەک بە ئەگەر ئەوان نەهاتنە سەر خەت و نەهاتنە سەر یاسا و دادگا ئەو کاتە هەڵوەستی ترمان دەبێت. بەڵێ باشە مەبەستەکەم لەوەیە کە یعنی هەڵوێستێکی تر ئایا هەر لە زیانی کاکەیەکان دروست نابێ لەو ناوچەیە مەبەستمەوە لە حاڵەتێکی دروستبوونی شەڕە چونکە وەکو دەزانین پێکاتەیەکی کەمی ئاینزان لەوێ ئەمە هەر لە با بڵێن لە بەرژەوەندی ئەوە کانە نابێ بۆ زیانی کاکەیەکان. ئێمە هەتا ئەتوانین و ئەوانەی کە وەکو گەورەی کاکەین و ئەندام پەرلەمانە لەگەڵ هەیئەی حەشدی شەعبیە دانیشتون و کۆبوونەوەیان کردووە و ئینشاڵڵا ناگەیێتە ئەو ڕادەیە کە بگاتە توند و تیژی و خوێن ڕشتن. باشە هەڵوێستی کاربەدەستان لە هەرێمی کوردستان چۆن بوو بەرامبەر بەم ڕووداوە؟ دیارە هەڵوێستی وەزارەتی پێشمەرگە کە دەقی بەیاننامەی خۆیانیان بڵاو کردەوە و هەروەها هەموو حزب و لایەنەکانیش و سوپاسی چالاکەوانەکان و سوپاسی ڕۆژنامەنووسان و سوپاسی هەموو ئەو برادرانە ئەکەین کە بە کۆمنتێکی جوانیش بووە پشتگیری کە پێکهاتەی کاکەیان کردووە. باشە زۆر سوپاس دەکەین دکتۆر گۆران کاکەیی لەگەڵماندا بووی زۆر سوپاس دەکەین. سوپاس بۆ بەڕێستان دەستان خۆش. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەی لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. وەزارەتە تەندروستیە ئەمریکا مشتومڕێ دکاکە ئەگەر نەخۆشیە بناوێ سۆرکن مەیمونان وەک تەنگاویە تەندروستیە گشتی ناز بکە یان نە ئەگەر ڤایرۆسا وێ نەخۆشیێ نەبێ نەهات کۆنترۆلکردن.
ئاشش ژاه کۆردیناسیۆری بەرسفدانا کۆڤید-19 کوشکاسپی گۆتە ڕۆژنامەوانان و ڕاگەهاندنا ئاوارتەیە vê nexweşiyê ji aliyê rêxisiya saxlemiya cîhanî ve rêxweş dike ji Amerîka tên wê re ku hevkariya hevdû bikin û datayan li hevdû parve bikin û vekehînin wan civakin ku nexweşî lê mişeya. Wî got jî ku Amerîka planeka çarqona xeya ji bo çareserkirina nexweşiyê. Heta 2025 meha heft navendê kontrolkirina nexweşiyan 3500 vegerên vayrosê bi navê sorkên meymûnan tomarkirine. گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت ئەمریکا لە سێدارەدانی چالاکوانی سەر بە دیموکراسی لەلایەن لەشکری میانمار شەرمەزار دەکات. نێت پرایس دەڵێت ئەمریکا داوا لە هەموو هاوبەش و هاوپەیمانەکان دەکات کە لەگەڵمان دابن لە شەرمەزارکردنی کردەوەکانی ئەو ڕژێمە و زیادکردنی گوشارەکان بۆ سەر ڕژێمەکە و ئەوانش کە پشتیوانیان لێ دەکەن. هەروەها گوتیشی ئێمە داوا لە ڕژێمەکە دەکەین لە سێدارەدانەکان ڕابگرێت و هەموو ئەوانەی بەناڕەوا دەست بەسەر کراون ئازاد بکات و ڕێگەی بورما بۆ دیموکراسی بگەڕێنێتەوە. لێدوانەکانی پرایس پاش ئەوە بوو کە حکوومەتی میانمار ڕۆژی دووشەمە پشتڕاستی کردەوە کە پاش نزیکەی 50 ساڵ بۆ یەکەم جار سزای لە سێدارەدانی جێبەجێ کرد بە لە سێدارەدانی یاسادانەرێکی پێشوو چالاکوانێکی دیموکراسی خواز و دوو زیندانی سیاسی. هێرێ دۆ ما پەیماندا بوو ئەم تەماشەوان خۆ ئاگادار بکەن لەسەر یاریەن تۆپاپێن ژنان کوی ئۆرپاتیکردن لێ دیارە هەتانەها یاریەن کومە دۆ بە ئاسکرین نەهاتی نەکردن. هێشتا یاریەکان جام نەدراوە دەخیل پەلەمەکەی یاری نێوان ئینگلتەرا و سویدا و بابزانین کامیان یاری چارەکە کۆتایی با بڵین یاری بەر لە کۆتاییە هەر کام لەم تیمانە ئەگە سەرکەوتن بەدەست بێن ئەوە چنە یاری کۆتایی. هێرە تو تەگازندا هەندێک دیکرد و ئەف یاریین مۆندیال دەبێژنین ئۆروپیین خانمان وەکە یا میران نایێ ڕوومال کرد. بەڵێ دەخیل بێگومان ینی نەکرد تەنها لە شوێنێک نایە ڕووماڵکردن بەڵام چۆنەڵی ئەوەندە گرنگی پێ نادێت تەنانەت جامی جیهانی تۆپی پێی ژنانیش بە ئەندازەی تۆپی پیا و ینی جامی جیهانی تۆپی پیا و گرنگی پێ نادرێت لە جیهاندا. گلەیەکت لە میدیاکارەکان و دەستگاکانی میدیا یان لە تەواوی سیستەمی تەواوی سیستەمی با بڵێن مەبەستم لە تەواوی فیفا و سیستەمەکەی تەنانەت لە ڕووی بودجەشەوە تیمەکانی خانمان بودجەیان بە ئەندازەی تیمەکانی پیاوان بۆ تەرخان ناکرێت. باشە گوعدت دەمێ هەموو جارێ پێکەوە بین و ئەو یاریانە هەر کاتت دەدەمێ بۆی ئەو باسە بکەیت. دەزانم تۆ بەردەوام یعنی وەک چۆن متابعی دەکەی. بەڵێ بێگومان و چاوەڕوانی یاریەکانی جامی جیهانی پیاوانەکەی کە ئەم ساڵ لە قەتەر بەڕێوەدارم بەردەڵت بێ. بەڵێ تەماشەوانین کورد کۆنەکشن ئەم تین داویە بێ بەرنامەیە بۆ ئاگادار دکن کو بەرنامەمە لەسەر پلاتفۆرمین دەنگی ئەمریکا فەیسبوک و پلاتفۆرمین دیتێ وەشاندن هەروەسا وەکوونزان کو بەرنامە دیسان لەسەر سەتەلایت تا NRTG تێ وەشاندن هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز. کاتێکی خۆش.